دیمەنی وشکبوونی بە کۆمەڵی دارسنەوبەرەکانی غاباتی ڕانیەیە لە 3 ساڵی ڕابردوودا. تاکو ئێستا نزیکەی 3000 داری سنەوبەر وشکی کردووە. چالاگوانێکی بواری ژینگەش دەڵێت دارسنەوبەرەکانی غاباتەکە باسیەکانی ڕانیان ناسراوە و پێویستە بە زوویی چارەسەری پێویستیان بۆ بکرێت و لا لە ناوچوون بیان پارێزن. غاباتی ڕانیە لەلایەن زۆری لە چالاکوانان وان ناسراوە کە بەسیەکانی ڕانی ناسراوە، چونکە بەڕاستی مۆڵگەیەکی تایبەتیە بۆی کە ئۆکسیجینێکی بەرفراوان لەو ناوچەیەدا هەیە. هەم ئەم لەلایەکی دیکەشەوە ڕێژێکی زۆری تەپ تۆز و خۆڵ دەجێڕێتەوە کە بۆتە بەربەستێکی باش بۆی کە شار لە تۆز و خۆڵ و ڕەشەبای بەهێز بپارێزێت. و لەلایەکی دیکەوە ناوچەیەکی کە ژیاری زۆر جوانە بۆ منتیقەکە. زۆرینەی بەهاران خەڵکی سەردانی ئەو ناوچەیە دەکات بە سەرتاکانی بەهار تاوەکو ناوەڕاستی بەهار ئەوێ شوێنی حەوانەوە حەسانەوەیانە و وای کردووە کە عیلاقێکی باشی دروستکردنیان گەشتیارانیژە لەم ناوچەیەدا و سیمایەکی جوانی بە شارەکە بەخشیوە. بەردەوام بوون لەسەر ئەم جۆرە ڤایرۆسەکە چارەسەر نەکرێ بەڕاستی گرفتێکی زۆر گەورە بۆ دارستانەکە دروست دەکات و وا دەکات کە لەناو بچێت. بەرپرسی بەشی پۆلیسی دارستان و ژینگەی ڕانیە دەڵێت لایەنە پەیوەندیدارەکانیان لا مەترسی لە ناوچوونی سنەوبەرەکانی غاباتی ڕانیە ئاگادار کردووەتەوە. بەرپرسی فەرمانگەی ژینگەی ڕاپەڕینیش دەڵێت بەپێی بەدواداچوونەکان گۆڕانکاریەکانی کەشوهەوا هۆکاری وشکبوونی دارسنەوبەرەکان و کەمی کارمەندیش بۆ چاودێری و پاراستنی سنەوبەرەکان یەکێکی ترە لە هۆکارەکان. لە ساڵی 2020 ئەوانەوە زیاتر لە 2000 بۆ 3000 دار لە وهابەتدا وشک بووە. ئێمە وەکو بەشی پۆلیسی دارستان و ژینگەی ڕانیە کتابمان کردووە، هەموو شوێنەکانمان ئاگادار کردوێتەوە. تەبەن ئەوە بەگوێری ئەوەی کەمە پرسیارمان کردووە دەڵێن نەخۆشیە فەتەریاتە. ئەو نەخۆشە فەتەریاتە دەڵێن لە کەم ئاوی دروست دەبێت. بابەتەکە کە پەیوەندی بە گۆڕانکاری کەشوهەوا و بەڕاستی کەمی کارمەندیش لەوێ کە وەکو پێویست ساڵان خزمەتکردن لەوێ بەو شێوازە ناتواندرێ کە ژمارەی کارمەندەکان لە پەنجەی دەستی پەڕناکە. ئێستا ئەوش بەخۆی هۆکارێکە بە تایبەتی نەکرد و دارستانەکانی تریش وە گۆڕانکاری کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەی گەرما و تەمەنی دارەکان و مساعیدە بۆ ئەوەی کە حاڵەتەکە ڕوو بدا لە ناو دارستانێک. زیاتر لە نیو سەدەیە دارسنەوبەرەکانی غاباتی ڕانیە لە دامێنی چیایکێوە ڕەش دیمەنێکی جوانیان بە شاری ڕانیە بەخشیوە. بەڵام ماوەی 2 ساڵە بەهۆی گۆڕانکاری کەشوهەواوە بەشێکی زۆریان وشک بوون. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.